عقید سەمەدار ڕزا زبێر فەرماندەی فەوجی بەرگری سەر بە وەزارەتی پێشمەرگە فەوجەکەمان ڕاستەوخۆ سەر بە وەزارەتی پێشمەرگەیە فەوجەکەمان بە 4 سری پێکاتووە 3 سریە مەشاتن بۆ واجبات و حرەسیات گرتن و ئەوانە ئەو واجباتی وەزارەت بۆماندانەوە فەوجێکیش فەوجەکە سریەکەش سریەکەی سریەی بارەگا سەر بە بارەگایە من رائع شێرزاد عومەر حەسەن جێگری فەرماندەی فەوجی بەرگری ئێمە وەکو فەوجی بەرگری پێکهاتووین لە 4 سریە 3 سریە چەکمان هەیە و سریەکی بارەگاشمان هەیە سریە 3 سریە چەکمان پێکهاتووە لە 3 فەسیل هەر فەسیلە و 31 پێشمەرگەیە و سریە بارەگەمان پێکهاتووە لە 5 فەسیل لەبەرەوەی سری بارەگەمان 5 فەسیلە بە حکومەوەی سری بارەگای ئێمە بارەگای فەوجی بەرگری ئیش و کاری ئیداریەکان دەکات بۆی فەسیلی ئیداریمان هەیە و فەسیلی نەقڵیەمان هەیە لەگەڵ فەسیلی مخابەرەشمان هەیە و هەروە فەسیلی ڕەشاشاتەشمانێ ڕەشاشمانێ بۆی بۆ پاراستنی دەوروبەری فەوزەکەی خۆمان